بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر سەبارەت بە نۆژەنکردنەوەی بازاری قەیسەری هەولێر کە تاوەکو ئێستا بەردەوامە لەگەڵمانە کاک مەسعود سوپاس بۆ ئەمەدەبوونی سپاس بۆ ئێوەش. نۆژەنکردنەوەی بازارەکە گەشتێکی وەڵا لە سەرەتا ئەگەر باز بکەین قەیسەری و قەڵات وەکو ناسنامەیەکی شاری هەولێرە، یعنی خەڵکانیشی زۆر لە قەیسەری ڕۆژانە کار و کاسبی خۆیان دەکەن، پێداویستی ڕۆژانەی بۆ خۆیان ئامادە دەکەن بۆ ماڵ و منداڵەکانیان. بەداخەوە کە سوتا یعنی کەسەرێکی گەورە بوو بۆ پارێزگای هەولێر و بۆ خەڵکانی شاری هەولێریش. بەڵام خۆشبەختانە وەکو پارێزگای هەولێر هەروە بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنابیان 2000 سەردانی بازاڕەکەی کرد. یەکەمیان لە کاتی سوتانەکە کە خەڵکەکەی دڵنیا کردەوە نۆژەن دەکرێتەوە، دومیشان لە کاتی نۆژەنکردنەوەکەی بوو. ئەوە هەموو دڵنیایەکی باشی بە خەڵکەکە بەخشی بۆ ئەوەی بتوانین وەکو حکوومەت ئەرکی خۆمانی پێجێبەجێ بکەین و بازارەکە نۆژەن بکەینەوە. بازاری قەیسەری کە سوتا تەبعەن دوو شوێنە، یەکیان بازاری قەیسەری کۆنەکەیە، ئەویتریان بازاری قەیسەری نوێیە. بازاری قەیسەری کۆنەکە وەکو شوێنێکی کەلتوریە، یعنی نۆژەنکردنەوەی وەکو هەر بینایەک نییە، تو بتوانی هەموو جۆرە مەوادێک بەکاربێنی، هەموو جۆرە کەرستەیەک بەکاربێنی بۆ ئەوەی بتوانی وەکو خۆی نێژێنی بکەیەوە. ئێمە بە دەرفەتمان زانی بەڕاستی لە جاران جوانتری نۆژەم بکەینەوە. قەیسەری هەولێر ئەوەی خەڵک بینیوتێت تا ئێستا بەشە کۆنەکەی کەلتوریەکەی تەنها تابقی یەکەم بوو. ئەمە ئێستا خۆشبەختانە تابقی دووەمیشمان کە لە ئەسلی خۆی داوا بووە، تابقی دووەمیشمان نۆژەنکردنەوە. تابقی دووەم زیاتر لە 110 دوکان دەبیتن. ئینشاڵڵا ئەویش دەمانەوێت بە شێوەیەکی کەلتوری وابشام بدەین کە بێتە مای سەرنجڕاکێشکردنی خەڵکانێک کە دێن سەردانی قەیسەری دەکەن، سەردانی قەیسەرە کەونەکەوت و تابقی دووەمیشی بکەنەوە. دوکاندارەکان کاک مەسعود گلەی ئەوە دەکەن کە ینی پرۆسەکە تا ڕادێک خاو سز بەڕێوەچێ، بەڵام هەر کارکردنتیا بەردەوامە. بۆچی پرۆسەکە خاو بەڕێوەچێ؟ دەزانی تۆنا وەکو ئاماژەم پێکرد ئەوەی کۆنا بەسکەنەکە وەکو هەر بینایەک نییە تو بتانی بیر و خێنی و تاچی بکەیەوە. تەنها هەندێک شوێنێکێ لەژێر ڕێنمایەکان یونسکۆ کە قەڵات و بەشێکی زۆری قەیسەری لەژێر ڕێنمایەکانی یونسکۆ دەبی نۆژەم بکرێتەوە. ئیتر ڕەنگە لای هاوڵاتیان بەتابەتیش لای دوکاندارەکان ئەوان حەق خۆیتیان ڕەنگە ئەوە چەند مانجێکە ئەوان لە کار و کاسبەی خۆیان دابڕاینە، ناتوان ئیش و کار و کاسبەکانی خۆیان بکەن. ئەوانیش هاوڵاتیەکەن هەرەوە فێربوونە بەیانیان بچن لە دوکاندانیشن کار و کاسبی بکەن هێوارە مزنەوە. بەس ئەو فترەیە کە ڕەنگە ئەوانیش تووشی ئەو کێشە بووینە. طبعا ڕێنمایەکانی نوسکۆس هەندێک شتێ ئەمە ئەسڵەن نابی دەستی لێدەی، مەسەڵەن هەندێک دیوار هەیە نابی دەستی لێدەی، تەنها دەبی تەقویەی بکەی و نۆژەنی بکەیەوە. ڕێژوازی نۆژەنکردنەوەکەی جیاوازە زۆر جیاوازە. یعنی هەندێک کەرپوت هەیە مەسەڵەن دائیمەن دروستکردنی دیوار بۆ نمونە بە کەرپوت زۆر جیاوازی هەیە لەگەر بلۆک. یعنی کەرپوتیش کەرپوتێکی تایبەت نەکرد، کەرپوتێک بێنی و تۆ بتی لە شوێنەی دابنێن. یعنی یەکە لە ڕێنمایەکان ئەوەیە دەرێت کەرپوتی دروستکراوی شاری هەولێر بی لە کۆنەکە. ئەوەی بۆ نمونەیەکە لە ڕێنمایەکانە. ئەویترە ڕەنگە هەندێک دار و دەوەن و دەرگا و شتیوای تێدا دەڵێ وەک خۆی دەبی ببینێتەوە. ئیتر لەژێر ئەو ڕێنمایانە ڕەنگە کەمێک دواخستی، بەڵام ئێمە لەگەر دوو بەڵێن دەر عەقدمان هەیە، مەگرێ بەسمان هەیە، یەکیان بەشە نوێیەکەیە، ئەویتریان بەشە کەونەکەیە. خۆشبەختانە بەجێری ئەو پلانەی داهاتووە قۆناغی زۆر باشی بڕیوە. ئەو پلانی ئێمە دامانەوە، ئێمە دەمانەوێت بۆ مانجی ڕەمەزان کە دەبێتە سەرەتای کار و کاسبی ئەو بەڕێزانە بتانین ئێمە دوکانەکانی تەسبیل بکەینەوە، بەڵام بە شێوەیەکی جوانتر و ڕێکوپێکتر. واتە کاتی تاوکردن و نۆژەنکردنەوەی بازاری قەیسەری هەولێر تاوەکو مانگی ڕەمەزان کاتەکە ئەمە دەمانەوێت زووتر، بەڵام بڵێن دوا وادە بۆ ئێمە کە دامانەوە ئەگەر توش هیچ گرفتێکی تر نەبین، چکە بۆ خۆت دەزانێت ڕەنگە باران و ئەوانەی ئێمە ئەو قۆناغەنەمان تێپەڕان. ئەو ئیشەی کە دەما کرد ئەوانەی ئیشی سەرەوە بوو تقریبا تەواو بوو. ماوە ئەوانەی خوارێ هەندێک ئاوەڕۆیە، هەندێک کێبلی کارەبا و ئەوانەیە، بەڵام ئەوەی ئێمە لە دوینە ئێستا لە وادەی خۆی پێشمانجی ڕەمەزان دوکانەکانت تەسبیل بکرێتەوە. دیسان دەڵێمەوە هەندێک شوێنی بەردی تایبەت هەیە ڕەنگە لە وەختی خۆی ئەو بەردانە لە مووسڵ هێنراوە، بە هەمان شێوەی بەرد دەبی نۆژەم بکرێتەوە. لە دوو ئە بەرداوانش گەڕاینین چۆنەتی نەخشاندنی ئەو بەردانە و دروستکردنی قەوسەکان و کەوانەکان ڕەنگە کاتێکی دەوێتن. بەڵام
خۆشبەختانە ئەندازیارەکانمان لەگەڵ کۆمپانیا ڕاوێژکاری کە کۆمپانیایەکی خۆماڵیە لەگەڵ خۆمانە بە پێرەی بە گوێرەی ئەو بەرنامەی کە ئێمان داناوە بە شوەیەکی باش دەڕواتونی ئێمە لێ ڕازی. باشە جگە لە نۆژەنکردنەوە کاک مەسعود چۆن هاوکاری خەڵکتان کردووە لە بەڵێ طبعا بەداخەوە کە ئەوانە بازارەکانی سوتا بێ ئیشمانەوە ئیتر زۆرێک وەکو بڵێن نەقەرە بوو هاوکاری کران لەسەر فەرمانی جەنابی سەرۆش حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە هەموو ناونووس کرابوون هەریەکە چەند زەرری پێگەیشتووە هەیە زەرەرەکانیان زۆر بوو هەیە زەرری مامناوەندی بووە هەیە زەرەرەکەی کەم بووە ئیتر هەندێک ئەوانەی کە زەرەرەکانیان زۆر بووە نزیکەی 25 میلیۆن قەرە بووکرانەوە 25 میلیۆن دینار هەبوو 20 میلیۆن دینار هەبوو 15 هەبوو 10 هەبوو 5 یعنی بەو جۆرە قەرە بووکرانەوە ئەوەش بووە زۆرە هاوکاریەک و یارمەتیەک بۆ ئەو خەڵکەی لەبەر ئەوەی لە کار و کاسبی خۆیان دابڕامون تاکو بتوانین لە کاتێکی پێویست بتوانین ئێمە دوکانەکانیان تەسپیل بکەینەوە. زۆر باشە لە ڕووی پاراستنی دوکانەکانەوە بازارەکە بەگشتی لە ڕووی سیستەمی ئاگرکوژێنەوە بەگشتی ینی چۆن هەوڵتان داوە بازارە بپارێزن بۆی کە لە حاڵەتی ئاگرکەوتنەوەدا زوو کۆنتترۆل بکەی و تەشەنە نەسێنە جارێکی دیکە بازارەکە نەسویتێتەوە و ڕوبەڕووی هیچ حاڵاتێکی نەخوازراو نەبێتەوە. لەو دیزاینە نوێ طبعا ئەوانە هەموو تێدایە سیستەمی ئاگرکوژێنەوەیکی ڕێکوپێکی تێدایە خەزانی گەورەی بۆ دروست دەکرێت خوا نەخواستە ئەگەر ڕووداوێکی لەو بارە ڕووی داوە بتوانین ئەو مەسلەی بەرگری شارستانی چکە بەرگری شارستانی لە سەرەتای ئامادەکردنی دەرخستەکەتە هەموو لایەنە پەیوەندیەکانی تێدا بوو بەرگری شارستانی تێدا بوو پۆلیسی تێدا بوو سەرۆکایەتی شارەوانی تێدا بوو بەڕێوەبەری کەلتوری هەولێری تێدا بوو ئەوانە هەموو دەستیان تێدایە لە شوێنی لە نۆژەنکردنەوەکەی کەواتە کە ئاخای لە دواییدا کە تەواو دەبیتن ئەو سیستەمە بگوێرەی ئەو دیزانی کە بۆ دروست کراوە لەگەر کۆمپانیای ڕاوێژکاری لەگەر ئەندازیارە بەڕێزەکان ڕۆژانە کە لە ئێمە لەگەڵیان داینا تەسەوڕ ناکەین یعنی شتێکی لەو بابەتە ڕوو بداتەوە کە ڕووی داوە لە بەڵێ بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر سوپاس بە ئامادەبوونی بەڕێز ساڵ زۆر سوپاسان دەکەینەوە دەرخەتە.